من لەبەرچی باسم کرد وفاقی ئیقلیمی چەند وەکوبرەی هۆکارێک هەیە دەبتە خەتەر لەسەر کوردی. یەک لە هۆکارانەی جەنابەت باس کرد هەر ئیختیلافێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستبی زۆر بە ئاسانی حەول دەدرێت بەهۆی دوژمنایەتی کورد بەهۆی دوژمنایەتی ئەوانە وەکوبرەی لە ناو بچێ و ئیختیلافە ئەو دێتە پێش. بەڵام دوای ئەوەی حرەکاتی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیدا بوو، ئێران پەیدا بوو، ئیخوان مسلمین گەشەی کرد، حرەکەت جیهادیەکان ڕاستی ئەو دەوڵاتانەی دەوروبەر ئەو جارە وەکوبرەی دوژمنێکی گەورەتریان لە کورد پێدا کورد تۆزێک ئیسراحەتی کرد ئەو 30 ساڵەی کەتە نێوان ئەوەک وەکوبرەی پاسەوانێک کەتە ژێر سێبەری حرەکاتی ئیسلامی و منتخەکە. بەداخەوە ئەو خیتابە لە کوردستان زۆر غائبە، یعنی لەبەرچی هەرێمی کوردستان گەشەی کرد، زۆر وفاقی ئیقلیمی دروست نەبوو، ڕاستی بوونی حرەکاتی ئیسلامی بوونی ئەو دەوڵەتانە مەسەلەن ئەفغانستان شۆڕشی کرد، ئێران شۆڕشی کرد، لە عێراق ئەوانە هاتن تا ڕادەیەک تورکیا حیزبی داد و گەشە پێدان هات، حەماس پەیدا بوو، کۆمەڵێک حرەکاتی وا زۆر کاریگەری لەسەر گەشەی حرەکەی ئیسلامی حرەکەی کوردی هەبوو. یعنی وەکوبرەی ئیسراحەتی کرد، وەکوبرەی اختلافەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەندە قوڵ بوو نەدەگەیشتە ئاستی وفاقی ئیقلیمی. واگاگی وفاقەکی دروست بای وفاقەکە جوزئی بوو و جوزئیەکەش بە تەنها دەیانتوانی ململانێ لەگە حرەکاتی ئیسلامی بکەن، بۆ ئێرانە دەگەیشتن لەگە کورد بکەن. جار وایە سەرکردایەتی کوردیان هەر دەخەڕەتان دەیانهێنا پارە خۆیان دژی حرەکاتی ئیسلامی. ئەوە معنای چ بوو؟ ئەو معنای ئەوە بوو ئەو کاتی کات زۆر جاران باسم دەکرد سەرکردایەتی کورد دەستی دایتە مشارەکی ئەو لە قەدارەی دەبڕتەوە کە خۆی لەسەرەتی. معنای چیە؟ بە معنای ئەوەیە ئەگە حرەکاتی ئیسلامی و ئەو دەوڵەتانەی تەمسیلی ئیسلام دەکەن 100,000 جار ڕەخنەشمان لێ هەیە ئاگات لێبی، لە ئیخوانی مسلمین ڕەخنەمان هەیە، لە ئێران ڕەخنەمان هەیە کە مافی کوردی نەدایە. ئیخوان مسلمین هیچ مادەی لە دەستورەکەی خۆی لە مەشروعەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر کورد هیچ تێدانی ئەوانەمان هەیە، بەس ئەمە باسی استراتیجیەت دەکەین. استراتیجیەت لەوەیدا یعنی بە کورتەکەی ئەوەیە ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک ئیختیلافە چەند لە تو باسی جەمال قاشۆخ چیت کرد، اختلافەکە لە چاو ئەوەی کە پرۆژەیەک بەرامبەر کوردیان بەرامبەر ئەوان ترجێ بەجێتەکەن بچووکە ئەوە لە چاوی ئەوە تەجاوزیان کرد. ڕێکەوتنی ئیبراهیمی ئەمن جارش کەش باسمان کرد ئەسڵەکە نییە، خۆی کاتی خۆی لە سەرەتای سەدەی 20م عین ناوی مەبادی نوح هەبوو. مەبادی نوح هەندێک لە یەک دوو سەرکردەی کورد پێ ئەو کاتی پێ هەرخەڵەتان دوایەکە سایکس پیکۆی لێ هاتە دی مەبادی نو ڕۆی. عین ڕێکەوتنامەی ئیبراهیمی وایە ڕەنگە بینایەکی تر لە سایکس پیکۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدا کە زیاتر لە مەسلحەتی ئیسرائیل و وەکوبرەی ڕۆژ ئاوایە. ڕێکەوتنامەی ئیبراهیمی کۆتایی دی ئەو کاتی حەقوایە حیزبە کوردستانیەکانیان ئەو حیزبەی لە کوردستان لەو نزیکە لەو ڕێکەوتنامەیە یان حەزی لێ بچینای ئاگای لەو ئیشەی هیچ خزمەتەکی کوردستان لەوەی نییە، یعنی ئاگای لەوەی بی ئێمە دووبارەی دەکەمەوە ئەو قسە ڕەنگە پێ مرتاحیش نەبن مانەوەی حرەکاتی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مانەوەی جەبهەی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زامنە لە بۆ مستەقبەلی کوردستان. بریا حیزبە ئیسلامیەکانی کوردستان ئەو پەرە بۆ خیتابەی بدەن. هۆکاری چیە؟ یعنی من ئەو قسەی دەکەم من نا ئیسلامیەکی لە عێراق دەناسم، نە ئیسلامیەکی لە تورکیا، نە ئیسلامیەکی لە ئێران دەناسم، نە لە ئەفغانستان دەناسم. لەبەرچی یعنی ئەوە دیڕاستەی دەوێت کە هۆکاری چەوەبی ڕێنوێنێک بی خەڵکی کورد بزانی مەسلحەتیوی لە چیە. مەسلحەتیوی لەوەی نییە کە قەومیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتوو بن، ئەخێگەوە سەرکەوتوو بن. لەبەرچی من دەڵێم وفاقی ئیقلیمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەتەرە لەسەر کورد. یعنی نمونەی پێشترێمان هەیە، نمونەی نوێشمان هەیە، وەمە دەبی ئاگاداریش بین هەندێک میلەت لە دەوروبەرمانە نەک باوەڕی بە کورد نییە، ئەسڵەن باوەڕی بە ئیبادەی کورد هەیە. دەبی زۆر ئاگاداری ئەو شتانە بین.